صبر بقرن لسرنا راحتي دراوسي خوشويستي خواه فرميه صلى الله عليه وسلم لحديث صحيح ترغيب عاتوا إن الله يحب ثلاثة خواهي قورا سيكسي زور خوشوي سيكسي خواهي قورا خوش يعني دوي يكك لوانا رجل له جار سوء يؤذيه فيصبر على أذاه أو كسي دراوسيكي خرابي هيا عزيتي أداو أمش صبر أقري أو كسخوا خوشي دوي بويا أو صبري كتو دقري سدراوسي خراب هو كارێکە بۆی کە خوای گەورە تۆی خۆش بوێ ببیتە خۆشەویستی خوا بەڵام دراوسێکەش دوژمنی خوایە بۆی لە کۆتاییدا دەڵێم عەزێتی دراوسەکانتان مەدەن مەڵێ من لەسەر حەقم دراوسێتە پیاو بە لەگەڵیدا ئافرەتێکی مەرد بە با مەزلوم بی نەک زاڵم دراوسێ شەڕی دەبێت دراوسێ ئاسایی لانێن جارێ مناڵ شەڕەکە پێویست ناکە لەسەر شەڕە مناڵێ لەسەر سیارە وەستاندنێ لەسەر تەقەتەقێ تۆ بچی لەگە دراوسێکدا بکەیتە شەڕ نەسیحەتێکی بە شێوەی خۆش کاک فڵان کەس مام فڵان کەس خوشکە فڵان کەس ئەم کارە بەڕاستی بێزارمانت کرد بە ئەدەب و بە ڕەوشت و پێی بڵێ نەک بە جوێندان و بە سوکایەتی کردن بۆی با بەخۆماندا بچینەوە لە کۆتاییدا دەڵێم ئەوەی عەزێتی دراوسەکانی بدە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم مزگێنی پێداوە ئەهلی ئاگرە مزگێنی پێداوە خوا نەفرەتی لێکە مزگێنی پێداوە ئیمانداری ڕاستەقینە نییە مزگێنی پێداوە ناچێتە بەهەشتی شەو جا ئەو کەسەی بەڕاستی دێ بۆ مزگەوت و ئەهلی مزگەوت و دەیە بڕاتە بەهەشتەوە لە جەهەنەم بە دوور بێ با بیسەلمێنێ لەگە دراوسەکانیە